بەڕاستی حکوومەت هێرەم دەمێکە ئەم کۆبوونەوەناکە و بەڵام هیچ شتێک هەل ناغا لە 2014ەوە لە ڕاستیە کە نەوتی هەرێم لەلایەن هەرێمە فرۆشراوە ئەتر پاشەکەوت و چی دەستی پێکردووانە حکوومەت هێرێم دەستی بە بەغاغا بە تایبەتی پار لە حەڤەی تەموو زار ڕێکەوتنێکیان واژۆ کرد لەگەڵ عێراقا کە نەوتی هەرێم بڕوات و ماڭانە 120 ملیار ڕادستی بەغاکەن و موچەوێت لەگەڵەوەش ئەوە شەر دواخەت بۆیە ئێستا دوو موچەی ساڵی پار موچەیەکی مانگی 12 ساڵی 2024 سێ موچەی 2025 و زیاتر لە 54 موچەی کۆن هەبووی لە ئەسوی حکوومەت هێرێمایانەوەکو لە بەغا بەڕاستی ئەمان زۆر دەستی بە عێراقەکەن و باجەکەیشی مۆزەف و قادنشین و هاوڵاتیانی کوردەیە بابەتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دوێنێ پێم وانێ بەو شێوازە ئەوە حەقیقەتی بابەتەکە بێت چونکە ئەنجومەنی وەزیران خۆی ئیشەکان دو ئاخات ئەگەر ساڵی ڕابردوو ئەو نەمە ماتەڵەی دەستی بە حکوومەتی عراقی نەکرد بە دەستی بەوە نەکرد بە کە ئەو پارێ ئەو 120 ملیارە بدا بە حکوومەتی عراقی وا هەستەکەم هەموو کاتی ئامادە بۆ کە پارە بنێرە لە مقابلی ئەوەیە کە ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکە ئەتوانێت موچە دابین کە با ساڵی موچێ دوو موچە لەسەر شانی خۆی دابین بکە بۆ هەر چاوەڕێ حکوومەتی عراقیەکە حکوومەتی عراقی پارێ بداتێ ئەنجا ئەم دابەشیکە ئەو خاوەنی دەوڵەتەکە نییە خاوەنی هەرێمی کوردستان نییە خاوەنی ئەو مۆزەفانە نییە بۆ ئەبێ بەرپرسیارەتی خۆی ئەرکی خۆی ناگرێتە ئەستۆ خۆی لێداوە حکوومەت نییە براکەم حکوومەتە داویتە بەس داهات مری زۆرە بەس داهاتی مری بەشەم کوردستانەکە براکەم زەریبە هەیە بەشەم کوردستان دەکات بەستی ئەوە دەکات بۆ داوا لە حکوومەت دێمکە خۆی ئێستا کاری سیاسی هەمووی تەوافق بێ وەکو بڵێ داش بەداشە ئەمان تا چەنێ لەگەڵەوان هەتاملەکەن ئەوانش بەو شێوەیە فەوتانی لە ئاستی هەردووکیانانە لە هی حکوومەتی عراقی شووی کوردستان بەتابەتی کوردستان و حکوومەتی کوردستان ئەیتوانی دوو موچە زیاتریش بدا بە خەڵکەکە کە ئەوان مەسەن لێی خستاتە دەست ئەمان ئەیانتوانی ئەو دوو موچەیە کە فەوتاوە هی خەڵکەکە بن تا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی دوێنێ لای جەنابەت شتێکی ڕۆتینی بۆ بڕیاری گەنگیتیان درراوە هیچ شتێکی وایتیانە بە بۆچوونی من ئەی ئیشی هەبووە ئەو میلەتەکەی بە خێوەکە میلەتەکەی بە خێو ناکە ئەیوانە یاری هەست بە بەرپرسیارەتی ناکە حکوومەت هێرێم نەوەڵاوانەیشی بە میلەت نەما وەڵاهی میلەتەکەش باوەڕی بەو نەما والله ئیشی حکوومەتی هەرێمەوەی بەس پارە کۆکاتەوە زەری بە و ئەوە ئیشێتی ئەژینا پارە نایە بە کەس نەمەعاژایە بە کەس نەمەژن بەس ئیشی ئەوەیە پارە کۆکاتەوە حکوومەتی وا ناکرێ بەڕاستی تۆ چاوەڕوانی حکوومەتێکی تربی پارە بنێرێ و بینێرێ بۆ تۆ پارە بۆ مۆزەفەکانی ئەوان کێشیان نیە خاڵۆ ئەوان کێشیان ئەوان خۆیان تێر ماژبیرە و نێرێت